عزیزان سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. یاریەکانی مۆندیال بەرەو کۆتایی ئەڕوا. فیستیڤاڵی گۆڵ بەردەوامە. ئێمە هەمیشە لە فیستیڤاڵی گۆڵەوە باسی لایەنە جیاوازەکانمان کردووە. لە ڕابردووە باسی گەشت و گوزار، وەرزش کاریگەرەکانی لەسەر ئەوە و هەروەها پرۆژە وەرزشەکان لە سلێمانی و کۆکردنەوەی هاندەران لە فانزۆن و لە فیستیڤاڵی گۆڵ لەلایەن دەستگای میدیایی کورساتەوە کە بۆ ماوەی نزیکی 40 ڕۆژ هاندەران لێرە هانی هەڵبژاردەکانەدا. ئەمجارە ئەمەوێ قسە بکەم لەسەر وەرزش و پەروەردە. ئایا وەرزش لە پەروەردە چۆنە ڕوا و بەرەو کوێ ڕوا و کاریگەری یاریەکانی مۆندیال لەسەر پێشکەوتنی وەرزش بە تایبەتی لە کەرتی پەروەردە چییە بێ؟ بۆ مەبەستا لەگەڵ مامۆستا نەژات عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی قساکەم کە ئەمڕۆ میوانی فیستیڤاڵی گۆڵە. مامۆستا بەخێر بێی. سپاس بۆ تۆ. بە دەرفەت ێزانم پێشەوەی بچینە ژوورەوە کەمێک قسە بکەین لەسەر مۆندیال و پەروەردە و وەرزشی پەروەردە و مامۆستا نەژات چۆن ئەڕوانێ لە وەرزش. دەستان خۆش بێ. سپاس بۆ بەرنامەکەتان، سپاس بۆ میوانداری ئێمە. دیارە وەرزش و هونەر هەردووچی لەگەڵ پەروەردەیە دوانەیەکی لێکدانە بڕاون. هەمیشە ئێمە وتمانە کە خوێندنگاکان ناوەندەکانی خوێندن بەبێ وەرزش و هونەر سزنێکی محتەرەمە. بۆیە دووانەی ئەساسیە کە ئێمە زۆر گرنگی پێدەین و لە هەموو قۆناغەکاندا لە قۆناغی باخچەوە تا قۆناغی 12 ئێمە گرنگی بەو دوانەیە ئەدەین. ئێستا ئەمڕۆ کە باسی وەرزشەکەین لە ناو بەرەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی، من خۆم وەکو بەڕێوەبەری گشتی جێگری سەرۆکیانەی وەرزشی پەروەردەم کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان یانێکی وەرزشیمان هەیە، وەزارەتی پەروەردەیە. من جێگری سەرۆکیانەکەم بە خۆشحاڵیەوە لە ماوەکانی ڕابردوودا زۆر کارمان کردو بۆ پەرەپێدانی وەرزش لە ناو پەروەردەدا و جگە لە وەرزشی تۆپی پێ وەرزشەکانی تریش بە هەمان شێوە بالە و باسکە و من اقتراحی شەترەنجیشم کرد. شەترەنجیشمان هێنایانەوە چکەویش هەر وەرزشی مێشکە. بۆیە زۆر گرنگە لای ئێمە و مامۆستای زۆر باشمان هەیە، سەرپەرشتیاری زۆر باشمان هەیە، ڕاهێنەری وەرزشی زۆر باشمان هەیە و تیمی پەروەردەی باشتان هەیە. تیمەکانی پەروەردەیمان ئەتوانم بڵێم بوونەتە دایک بۆ هەموو سلکەکانی دەرەوەی پەروەردە کە گرنگی بە وەرزشە دەن یاخودیانەکانی دەرەوەی پەروەردە کۆنتاکتێکی زۆر باشیان هەیە. ئەو هەماهەنگی و کۆنتاکت و تەنسیقی کە لە نێوان تیمی پەروەردە و دەرەوەی پەروەردە هەیە بۆتە مای سەربەرزی و بۆتە مای جێشانازی هەموو کەرتی پەروەردە و شاری سلێمانی. مامۆستا نەژات فیستیڤاڵی گۆڵ نازانم یەکەم جار داهاتوو یا پێشترهاتوو. بەڵێ. چۆن ئەڕوانی لە فیستیڤاڵی گۆڵ و کۆبوونەوەی و هاندەرە زۆرە ئەو هەوادارە ئەو خوێندکارانەی ئێستا و ڕابردوو کە هەمومان لە پەروەردەوە دەستمان پێ کرد و وەرزشمان کرد و ئەمڕۆ لێرە هەمومان بەیەکەوە بینەری یاری مامۆستا و خوێندکار و سەرپەرشتیار و وەرزشکاران. دیارە وەڵام من کە هاتم بینیم کۆمەڵک خوێندکارم بینی لێرە کۆبوونەوە. ئەمە شتێکی تازەیە بۆ سلێمانی و گرنگیدانە بە گەنجانی سلێمانی و خوێندنەوەیانە کە لێرە کۆ دەبنەوە. هەم مامۆستایان هەم سەرپەرشتیاران هەم قوتابیان و خوێندکاران لێرە پێکەوە هەر کەسە و بە پێی ئەو تیپێک کە هاندەرێتی خۆشحاڵی خۆی دەرەبڕێ. ئەمە ئەو قەرەباڵغی کە ئیبینن لێرە واتە شاری سلێمانی زۆر بە گرنگەوە ڕوانێت تا وەرزش. سەجاران مامۆستا کە خوێندکارێ بینی بڕۆ لە ماڵۆ سەعی بکە. بەس ئێستا وەرزی خوێندن تەواو بووە. ئێستا خوێندکارانەی کە بینیتن چیتان باس کرد؟ گفتوگۆکە چۆن بوو؟ بەڕاستی من یەک دوو خوێندکار هەبوون داوای ئەوانە کرد کە بڕۆنە ژوورەوە زۆر بە گڕوتینەوە هاوکاریان بم. ئەوە بوو یەکێک لە تیمەکانی بەڕێسانم بان کرد پێم وتن کە هاوکاریان من بۆ چوونە ژوورەوە. جگە لە ئەو خوێندکارانەی کە لێرە بینی من و ڕۆژانەش لە دەوامی فەرمیدا و لە مناسەباتەکانە زۆر لە خوێندکاران مناقەشەی هەموو بابەتێکی زانستیەکەین ئەکادیمیەکەین و بەشێک لە مناقەشاتەکانیشمان لەسەر وەرزش و هونەرە. چکە بەڕاستی ئێستا بەسپاسەوە لە سای حکوومەتی هەرێمی کوردستانەوە و ئیدارەی خۆجێتی سلێمانی حکوومەتی خۆجێی سلێمانی ئەتوانم بڵێم شاری سلێمانی هەم لە ڕووی ڕۆشنبیریەوە هەم لە ڕووی ئەمنیەوە پێشەنگی هەموو شارەکانی عێراقا. ئەوە وای کردووە ئەو قەرەباڵغێ ببینی ئەو جۆشە فرۆشە بینی کە هەموو چین و توێژەکان لێرە کۆبوونەتەوە بەدەر لەو
هەموو قەیرانە دارایی و هەموو ئەو قەیرانە سیاسیانێک کە هەیە ئەمڕۆ یان لەم کاتەیە هەمووی وەلانێن و پێکەوە کۆ بنەوە بۆ سیرکردنی یاریەک ئێمە بچینە ژوورەوە بە گفتوگۆکانمان درێژە ببین بە فستیڤالی گۆڵ لە نزیکەوە ببینی کە شوێن ئامادەکراوە بۆ هاندران و بینینی یاریەکان فەرمووە مەسا با بڕۆینە ژوورەوە خۆتەزانی خوێندکارانە کە لێرەن وەرزێکی باشیان بەڕێ کردبێ خوێندێکی باشیان بە خوێندکارانی پۆلی شەشمان بەسا ئەوانیش ئێستا بە ئاسوودەیەوە سەیری یاریەکان فەرمووە مەسا پێشکەوە مەسا هاوڕێمان سڵاوتان لێبێت چۆنن حاڵتان ئەمە ئەو شوێنەیە کە فستیڤالی گۆڵی تیا بەڕێوە چێ ژمارەیەکی زۆر هاندەرەگرێ هەرێ بەڕاست مامۆستا ڕێژەی دەرچوونی خوێندکاران چۆن بوو بەتایبەتی لە قۆناغی و شەش کە خولی یەکەمی تەواو بوو بەڵێ وڵا دیارە لە خولی یەکەمان ڕێژەی دەرچوون نسبەیەکی زۆر کەمە زیاتر ئەو خوێندکارانەی کە بە تەمای نمرەی بەرزن هەندێک وانە ئەهێڵنەوە بۆ خولی دووەم هەندێک خوێندکاری شەیە وانەکان دابەشەکە بەسەر خولی یەکەم و خولی دووەمە بۆی بتوانێت باشتر سەیترە بکا بەسەریە دیارە لە کۆی 26,561 خوێندکار لە سووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی 2020 خوێندکار خولی یەکەم ڕۆیشتووە ئەوەی کەماوەتەوە بەڵێ کاکاتە ڕێژەی لە سەدادا ئەمە ساڵانە وایە خولی یەکەم زۆر کەمە لە خولی دووەمە ڕێژەکە دەرەچێت و نسبەی نەجاحیش دەرەچێت ئەو کاتە نمرەکان دەرەکەون چەند نمرەی چەند تووبۆلێگرێ نمرەی چەند هەندەسە وەرێگرێ بەو شێوازە کەوتۆتەوە سەرنجامی خولی دووەم و ئێستا ئیعلانیش کرا و جەدۆلی خولی دووەمیش دانرا کە بەرواری 11/8 خولی دووەمی خۆناغی 12 ئامادەی وێژەی و زانستی پیشەیە پرۆسەکە چۆن بەڕێوە چوو باش بوو هەموو ساڵێک پرۆسەی تاخیرنەوەکان پرۆسەیەکی ورد و حەساسە کۆمەڵێک ئەشکالی لۆجستی دروستە بێ کۆمەڵە ئەشکالی ئیداری دروستە بێ بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ کەمترین ئەشکال دروست بوو و ئەو کێشانەی کە دروست بووە لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکان و سەرپەرشتیارەکان چارەسەر کراوە دەمەوێت زۆر سوپاسی سەرجەم ئەو بەڕێزانە بکەم لە مامۆستایان و سەرپەرشتیاران و دەستەی کارژەڕی ناوەندەکانی خوێندن و کارگوزار و هەموو ئەو بەڕێزانەی کە لە لیژنەی تاخیرنەوەکانی پەروەردەی خەزا بوون بۆ ئەوەی کە هەموو هەوڵێکی خۆیان قسەگەڕ بۆ تێپەڕاندن و باشترین پرۆسەی تاقیکردنەوە کە بەڕێوە بچێ ئەوەی کە خۆتان دیقەتاندا ئەمساڵ پرۆسەکە زۆر هادی و هێمن بوو لەبەرەوەی هەندێک لە خوێندکار مامۆستایی و پرسیارەکان قورس بوون ئەوە چی وگلەیە هەموو ساڵە خوێندکارێکە هەموو ساڵێکەوە هەیە تەوانە بێ هەندێک پرسیار قورس بێ لەبەرەوەی خوێندکاری ئازبەرز دیاریکەی خوێندکارانێک کەن وە حەق خۆشیانە بەڵام فڕۆقی فەردی هەیە ئەبێ من و تۆ جیاوازیمان دەرکەوێت لەسەر یەک نەوە پرسیار من و تۆ جیاوازەکەمان دەرەکەوێت مامۆستا کە پرسیاردانەیە پرسیارەکانی بە سێ جۆردانێ پرسیارێکیان ئاسانە بۆ ئەو خوێندکارانی کە ئاستی زانستیان کەمە و پرسیارێکیان ئاساییە بۆ ئەو خوێندکارانی کە ئاستی زانستیان مام ناوەندە و پرسیارەکەی تریان قورسە بۆ ئەو خوێندکارانی کە ئاستی زانستیان بەرزە لەو پرسیارە قورسەیە بینی من و تۆ دەرەکەوێت جیاوازی بینی من و تۆ دەرەکەوێت بۆیە ئەوانەی کە ئەم ساڵ خوێندکاران گلەیان لێی هەبوو لەوانەی عەرەبی بوو دیارە لە هەرێمی کوردستان 94 خوێندکار سەتی ڕەچی لە عەرەبی هێناوە 94 خوێندکار زیاتر لە 2000 خوێندکار لە بینی 90 بۆ 100 هێناوە کەواتە ئەمە فڕۆقی فەردەکەیە کە دەرەکەوێت لە کۆی ئەو 100,000 خوێندکارەی کە بەشداری تاقیکردنەوەکانی کردو لە هەموو هەرێمی کوردستان لە کۆی ئەو ڕێژەی لە مەحافەزەکانە کە بەشداری ئەکات دیارە نسبەکان دەرەکەوێت ئێمە بۆ ئەم ساڵی خوێندن هەوڵمان داوە باشترین بەرنامەی ئیمتیحانی پێشکەش بە قوتابی خوێندکاری خۆمان بکەین لە ڕووی ئیداریەوە لە ڕووی لۆجستیەوە لە ڕووی داراییەوە ئەوەی کە ئامێنێتەوە لەسەر شانی خۆیەتی تەنانەت لەسەر شانی ئەو مامۆستایش نییە کە لە پۆلا وانەی پێوتووە لەسەر شانی ئەو مامۆستایش نییە کە مەلزەمەی پێداوە زیاتر پرسیارەکان لەسەر کتێب دێتەوە هەندێک خوێندکار پشت بە مەلزەما بەسێ بۆیە ئەو جیاوازیە کە لە بینی مەلزەمە و کتێبایە زەربە لە خوێندکارەدا بۆیە من ئامۆژگاری خوێندکارانەکەم کە احتیمات خەنە سەر کتێب نەگمەزەمە هۆڵەکانی خوێندن باش ئامادەکرا بوو لە ڕووی ئەوەی کەشهواژکە گەرم بوو هیچ کێشەیەکی تیانە بوو هۆڵەکان ئێمە ساڵانە ساڵانی پێشووتر کێشەی کارەمامان هەبوو
بەردەوام داوامان لە بەڕێبەرایەتی گشتی کارەبای سلێمانیە کرد کە ساکەم بۆ تۆ کێشەی کارەبا بەهۆی کارەبای 24 ساعتی ئەوژ نەماوە. ئەم هۆڵش بیدایەت سەرەتا زۆر گەرم بوو، بەڵام ئێستا فێنکەرەوەی بۆ دانراوە و زۆر باش بەڕێوە چووە. لەوانەیە وەکو هۆڵی تاقیکردنەوەکان وایە بۆ هاندرانی کە بینەری یارەکان. هۆڵی تاقیکردنەوەکان ئێمە زۆر فێنکتر لێرە. زۆر فێنکترە باشە مامۆستا. با هەندێک پرسیاری کە بکەین لەسەر وانەی وەرزش، ئەرێوانی وەرزش لە خوێندنگەکانە لە وەرزی نوێیە چ گۆڕانکاریێک بەخۆیەوە بینێ، چالاکیە وەرزشەکان لە وەرزی خوێندنە چی بەسەریەت؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە وەزارەتی پەروەردە گرنگجێکی تایبەت بە وانەی وەرزشەدا هەر بۆ ئەم مەبەستە یانەی وەرزشی پەروەردە دروست بووە کە تایبەتە بە وەزارەتی پەروەردە. ئەم یانەیە کۆمەڵی کەسانی پسپۆڕ و شارەزای زۆر بە توانای وەرزشی تێدایە. من بۆ خۆم جێگری سەرۆکی یانەکەم وەکو لە دەری شۆ ئاماژەم پێکرد، ئاگام لە ئیشوکارەکانی ئەو کەسانن کە بە فعلی لە ناو وەزارەتی پەروەردە و بەڕێبەرایەتیە گشتیەکانی پارێزگاکان و سەرجەم ناوەندەکانی خوێندنن گرنگێکی باش بە وانەی وەرزش دەین، هەر لە خۆناغی باخچە تا خۆناغی دوانزەی ئامادەی. دیارە لە خۆناغی دوانزەی ئامادەیش بۆ بەشەکانی زانستی لە هەفتەیەکە ڕۆژێک وانەی وەرزشە خوێندرێک کە خۆناغی دوانزە چەند خۆناغێکی هەستیارە بۆ دوانزەی وێژەی لە هەفتەیەکدا دووانەی وەرزشە خوێندرێ. ئەو خوێندکار و قوتابیانەی کە لە بیدایەتەوە لەگەڵ وەرزشە ئاشنایەتێکی باشیان هەیە هەتا خۆناغی دوانزە ئێمە پەرەی پێدەین و ساڵانە هەموو ئەو چالاکی وەرزشیانەی کە ئەکرێتەوە لەلایەن بەڕێوەبەرەتی چالاکی وەرزشی دیدەوانی و یەکەی چالاکی وەرزشی پەروەردەکان و سەرجەم مامۆسانی وەرزش لە ناوەندەکانی خوێندا بۆ خۆتان دەیبینن سەرمەشقی هەموو چالاکیەکانی پەروەردن. ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێمە جگەل لە بابەتی پەروەردەیی و ئەکادیمی گرنگێکی زۆر باش بە وانەی وەرزشە دەین. پێکمان مامۆسام لە خوێندنگەکانە لە هەڵبژاردەی پەروەردەکانە چەندین ئەستێری باش دروستە بێ و چەندین پاڵەوانمان هەیە کە لەسەر ئاستی پەروەردەکانەوە ئەو هاندرانەی کە هێنە ئێرەمە ئایان بینین پاڵەوانی قوتابخانەکان و هەڵبژاردەی پەروەردەن هەندێک جار کێشەیان بەڕوو بێتەوە لە کاتی تاقیکردنەوەکانە ئەمان پاڵەوانەتیان هەیە ئەگەر لەگەڵ یانەکانە بەشداریەکەن چۆنم کێشانە چارەسەرەکەن. هەموو ساڵێک یانەکان کتابمان بۆ کرد بۆ ئەو پاڵەوانەتیانەی کە ئەوان ئەنجامێدەن و بە پێویستیان بۆیە ڕێگەپێدانیان بۆ بکەین بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و دەرەوەی عراقیش کار ئاسانیمان بۆ کردوون لەگەڵ هەموو بەڕێوەبەری خوێندنگەکان بە دەستخۆشی و سوپاسێکی زۆرەوە بە هیچ جۆرێک ڕێگریان لێ ناکرێت. ڕاستە هەندێک جار تووشی ئەشکالی ئەوە بن کە بەرتاقیکردنەوەکانەکەوێ بەڵام ئێمە هەڵمانداوە ئەوەش چارەسەر بکەین ئەگەر کۆتایی ساڵ نەبێ و ئەگەر لە وەرزەکان نابێ ئەوەشمان چارەسەر کردو بۆمان کردوون مەمۆڵەت. باشە مامۆستا لەسەر قوتابخانەکان گۆڕەپانەکانیان هەندێک گۆڕەپانی قوتابخانە هەیە لەوانەیە پێویستی بە نۆژەنکردنەوە بێت یاخود قوتابخانە هەیە هەر گۆڕەپانی تیانی مامۆستایانی وەرزش ئەم گلەیانەیان هەیە بەردەوام. لە ناو ناوەندەکانی خوێندنە ڕێژەیەک لە پارەی فرۆژگاکان ترخانەکرێت بۆ پێداویستی وەرزشیەکان وەکو چۆن ڕێژەیەک دیاری کراوە بۆ کاروباری کارژەری ڕێژەیەک بۆ هونەر بە هەمان شێوە بۆ مامۆسای وەرزشیش ئەو ڕێژەیە دیاری کراوە کە ساڵانە پێداویستی وەرزشەکانی پێدابینکە. لە هەموو ناوەندەکانی خوێندنە ئێمە ساحەی زۆر باشمان هەیە هەم بە ساحەی تارتان هەم بە ساحەی ئاسایی کە چمنتۆیە هەموو ئەم ساحانە پێشتر ئەوەندەی من ئاگادار بم پێش قەیرانی دارایی پرۆپۆزڵێک پێشکەش بە وەزارەتی دارایی کرا کە ئەم ساحەی قوتابخانە خوێندنگانە بدرێت بەکرێ و کرێکەی بدرێتەوە بە سیانەکردنی ساحەکە. بەڵام ئەوە بوو بەداخەوە قەیرانی دارایی و شەڕی داعشوانەی هات بەسەر ئەو پرۆپۆزڵە جێبەجێ نەکرا و پەسەند نەکرا. ئەگەر ئەو بکرا شتێکی زۆر باشە بوو. من داواکەم لەسەر لایەنە پەیوەندیدارەکان کە بتوانن دەستکراومانکەن بۆ ئەو ڕوانگەیە هەم ئەو ساحەی کە هەمانە گرنگی پێ بدەین و سەرچاوێکی داهاتی زۆر باشە بێ بۆ حکوومەت بۆ ناوەندی خوێندنەکە و لەگەڵیشیا گڕوتینێکی زۆر باشیش بە ناوەندەکادا و بگرە لە ڕووی ئەمنیشەوە پارێزراوترە وەک لەوەی کە بچن لە شوێنێکی دیکە وەرزش بکەن. هەموو گەڕەکێک چەند قوتابخانە و خوێندنگەیەکی دیایە هەموو قوتابخانە خوێندنگانە ساحەیان هەیە هەموو ئەم قوتابخانە خوێندنگانە مامۆستایان هەیە پاسەوانیان هەیە ئەتوانن ئەو کاتژمێرانەی کە لە دەرەوە لە شوێنێکی ئەهلی بۆ ماوەی دوو کاتژمێر ساحەیە گەگرن بە مەبلەغێک پارە بە نیوەی ئەوە ئەتوانین هەم خزمەتی مەکتەبەکەی پێ بکەین هەم خزمەتی
ساحەکەشی پێ بکەین و بە شێوەیەکی جوان بیهێڵینەوە بۆ خەڵکی گەڕەکەش باشە بێ وەک لەوەی کە مناڵ بنێرن بۆ ناوچەیەکی دوورتر لە گەڕەکەی خوانەتوان یاریەکان ئەنجام بن. باش مامۆستا یاریەکانی مۆندیال بەگشتی هەمومان بینەرین چ کاریگەریەکی لەسەر ڕەوتی وەرزش هەیە بە تایبەتی لە پەروەردە چونکە هەندێک خوێندکار هەندێک تابی کە هێنە تابخانەوە مامۆستاکان دایک و باوکەکان بەسمە بەس بۆ خوێندن ئەیان نێرن ینی کە لە کاتی وەرزشکردنا ئەگەر لە وەرزی هاوینە وەرزشیان کرد بێ لەوانەیە لە کاتی خوێندنە دووریان بخەنەوە بەڵام کە ئەبینین مۆندیال چەندین ئەستێریتایە هەندێک کوردی تایە یاریەکە ئەمە چه هاندانێکە بۆ خوێندکاران و دایک و باوکان هاندانی منداڵەکانیان لە کەرتی پەروەردەیە لە بواری وەرزش هەموو منداڵێک چۆن پێویستی بە هەوا و خۆراک و ئاو ئەوانە هەیە و پێویستیشی بەوە هەیە تەفریقێکی هەبێ جا بۆ وەرزش بێ یا بۆ هوەر بێ ئەمە نابێ قۆرەخ بکرێ نابێ داژیر بکرێ نابێ بیکەی بە بڤە کە لە قۆناغی دوانزای ئەمەنەکە بۆ خۆتان نەزانم ساڵ یارەکانی مۆندیال بەشێکی کەوتە ناو تاقیکردنەوەکانەوە و ئەم یاریانە خوێندکاران حەزیان بۆی هەیە مافی خۆیەتی ئەو 25 دقەیە سەری یاریەکان بکە و ئەمە ڕێگرێکی ئۆتۆی لێ ناکە لە سعیکردن لەوانەکانیاندا یاخود لە ئەنجامی تاقیکردنەوەکانیان ئێمە بەداخەوە هەمیشەوە فێرکراوین کە ئەبێ بەردەوام سعی بکەین بۆی باشی نمرە بەدەست بێنین ئەوە مەرج نییە بەڵکو خوێندکار خۆی داهاتی خۆی دیارریەکە لە چ بوارەکە سەرکەوتووە ناکرێ هەمومان ببین بە پزیشک ناکرێ هەممان ببین بە ئەندازیار هەممان بین بە یاساناز بەڵکو ئەبێ خوێندکار خۆی دوای حەزی خۆی کەوێ دایک و باوک پاڵپش بێ بۆ ئەوەی کە ئەو حەزەی بێنێتە دی هەندێک جار لەو حەزەی خوێندکارەوە ئیبداعی زۆر گەورە هەیە دەبینی کە خوێندکاران لە مناڵیەوە بەهرەیەکیان تیا دروست دەبێت کە دوجار ئەچنە قۆناغی زانکۆ و پەیمانگاکانەوە پەیمانگای وەرزشی هەیە بێگومان پەرە بە سپۆرەکەی خواندن هەموو پەیمانگانەی کە کراونەتەوە چ پەیمانگای وەرزشی بێت چ پەیمانگای هونەرە جوانەکان بێ چ پەیمانگای کۆمپیوتەر بێ ئەبینی ڕێژێکی زۆر خوێندکار ڕوویتیەکە بۆچی ڕوویتیەکە حەزی بۆی هەیە ئەوێ لەوێەوە ئێبداعکە ئێمە لەم ڕۆژانەی پێشووە خوێندکارێک سەردانی کردم کە 5 ساڵ پێش ئێستا من هاوکاری بووم بۆ ئەوەی کە بتوانێت لە پەیمانگای کۆمپیوتەر وەربگیرێ ئەم ساڵ هاتبووە بۆ لای من لەم 2-3 ڕۆژەی پێشووە هەم بۆ دەستخۆشی هەم لەگەڵ یا بەرنامەیەکی زۆر جوانی هەبوو بۆ تاقیکردنەوەکانی قۆناغی دوانزە بۆ دابشکردنی قوتابیان و خوێندکاران بەسەر کەرتەکاندا بۆ دابشکردنی مامۆسایان بەسەر کەرتەکاندا نردم بۆ بەشی تاقیکردنەوەکان وتیان زۆر سوودمان لێبینیوە ئەتوانین بیکەین بە پرۆژێکی زۆر گەورە هێنانی لەو پرۆژەیە خۆیان ئەمە چی بوو هاندانی دایک و باوکی بوو و حەزی خۆی بوو و هاوکاریکردنی پەروەردە بوو تاوەکو ئەم خوێندکارە بتوانێت 5 ساڵ پەرە بۆ حەزەی خۆی بدە ئەمەسا پێشەوەی کۆتایی پێبێنین هاندەران هەمووی هاتنەتە ژوورەوە هۆڵی فستیڤاڵی گۆڵ پڕ بووە لە هاندەر بۆ بینینی یارەکانیان مامۆستا نەژاد بە کورتی چاوەڕێیەکەی مۆندیالی ئەمساڵ بەلای کێیا بێ خۆت هاندەری کوێی خۆت ئاشکرا نەکردووە وەڵاهی من هەتا دوێنێ شەویش کە سەری یارەکانم کرد من هاندەری ئیسپانیام بەداخەوە ئەوە عێراق کۆتایی پێهات دوای ئەوە من حەزمە کرد ئیسپانیا سەرکەوێ و ئێستا چاوەڕێم کە ئیشەڵا کاسەکە و بیبە ئیسپانیا ئەبێ بە خاوەنی مۆندیال لای تۆ لای من ئەو وایە زۆر سپاس مامۆستا نەژاد وڵا بەڕێبەری گشتی پەروەردەی سلێمانی سپاس بۆ تۆ کە لە فستیڤاڵی گۆڵ لە ستێدیۆ ئامادە بوویت. سپاس بۆ جەنابیشتان زۆر سپاس بەخێر سپاس بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون کاتێکی خۆش خواتان لەگەڵ